بۆیە لە هیچ شوێنێکی شوێرەدەیەکی کوردستانە نابینی شوێنێ مزگەوتی تیانە بوو بێ، بێ مەکتەب بوون باو باپیرانمان، بێ خەستەخانە بوون، بێ جامیعە بوون، بەڵام قبوڵیان نەکردووە بێ مەلاو مزگەوت بن. وەی هیوادارم ئینشاڵڵا مزگەوتەکان بە ڕۆڵی خۆیان هەستنەوە، بە دەوری خۆیان ببینن جارێکی تر لە پەروەردەکردنی مناڵەکانە مزگەوت لای مناڵەکانتان شیرینکەن، شیرینیان بۆ بکڕن، شتیان بنێ، لێیان تووڕەمە بن، دەریان مەکەن، شوێنی پیسی و پاکی و حتا میزەکەشیان پاکەنەوە نیدەنەوە بەڕوویانە، شوێنی یاریان بۆ بخڵقێنن، مناڵەکانیان ئەوەی دڵیان بێرە خۆش بێ، دڵیان بە ڕێکخرا و دڵیان بە مەکتەب و دڵیان بە ڕەوزە و دڵیان بە شوێنە گشتەکان خۆش نەبێ. بۆیە مناڵ مەفروزە هەر لە پەت بەر بوو ڕاکە بۆ مزگەوت، هەر دەرگای بۆ ئاڵاکرا ڕاکە بۆ مزگەوت و لە مزگەوت تا بێ. بۆی هیوادارم خۆشەویستەکان ئەم پیاوە بن، مناڵەکانیشمان ئەم پیاوە بێت، مزگەوتەکانمان جارێکی تر ببنەوە بۆ حوجرەیە کە جارێکی تر کەڵە پیاوەکانمان بۆ پەروەردەکە.